وەدیارە ئێمە ئەمڕۆ چینە دووەم ڕۆژی کەمپینەکەمان بۆ کۆکردنەوەی واژوو وشی راجیکارەکانی سوپایتی کۆسەر خاکی باشووری کوردستان ئێمە بەردەوامە بین ئەمڕۆ لە گەڕەکی مام قاسمی دەستمان کردو بۆ کۆکردنەوەی واژوو لە هەموو هاوڵاتیانی گەڕەکی مام قاسم وەک دیار بوو لە ڕۆژی پێشوو لە گەڕەکی شۆزە چەند واژوویەکی باشمان کۆکردەوە نزیکەی 580 واژوو کۆکرایەوە لەو گەڕەکە ئەمڕۆژ لە گەڕەکی مام قاسمی کەمپینەکەمان بەردەوامە بێ لە گەڕەکانی کاو ناوچانی کە لە دەوڵەتی عوسمانی بە کەرکووکی تایە و موسکی تایە و خەرەنگیری تایە خەرەنگیر و خەرەداخ و خەرەناو ئەمانە ئەم ناوانە خەرەچیە خەرە عوسمانیە ئەم ناوانە هەموو لە کاتی عوسمانی ماوەتە کە ئێستا شاسەواری عوسمانی لەم شارەیان ماوە لەسەر خاکەکەمانە لەو گوندانی داوە زۆربەی مناڵی شەید کردو یعنی مامانێ بچێتە دەرەوە لەسەرم خاکە نەمێنێت یعنی تۆ ناو خۆتمان بۆ بنووسە بۆ یعنی ئەچێتە بەردەم پەرلەمانەوان بڕیاری لەسەرەدەن وەکو کوردێکی بە شەرەف زۆرمان پێ ناخۆشە ئەبێ حکوومەتی کوردی و حکوومەتی عێراقش هەڵوێستێکیان هەبێت دژی ئەم لێدانەی تورکیا کە لە هەرێمی کوردستاندا داواکانی ڕەتفعلەکان هەبێت حکوومەتی عێراق بێگە حکوومەتی هەرێمی کوردستان ئینشەڵڵا ئەم شانە دووبارە نابێت